یەکەم بابەت و هەواڵم گفتوگۆ قسە و باسکردنە بێت لەسەر نوێترین بەرهەمی یەکێک لە هونەرمەندە دیار و دەنگخۆشەکانی کوردستان و هەروە یەک لە هونەرمەندە هەرە دیار و لاوەکانی هەورامان بە تایبەتی کە ئەویش هونەرمەند فەرزاد مەهدینیایە کە بێگومان ماوەیەکە چەندین بەرهەمی زۆر تایبەتی و بە تایبەتیش بە زاراوەی هەورامی هەیە لە ئێستاە بەرهەمی کاڵێ تۆمار کراوە و ڤیددیو کلیپێکی بۆ کراوە و بۆ یەکەم جاریش لە ڕێی کورسات مەگەزینەوە ئەم بەرهەمە بەگومان پێشکەشی ئازوو خۆشەویستەکەین ئەچمە لای زۆر بەڕێز کاک فەرزاد کە ئێستا لە ڕێی سکایپەوە لە وڵاتی سویدەوە لەگەڵ کاک فەرزاد سڵاو لێ بێم کاتت باش بێ. سڵاو دەروون خان خۆشەویستیمە بۆ هەموو بینەران و بیسرانی بەرنامەی مەگەزین وەروە کورساتی خۆشەویست هیوادارم ئێوارێکی خۆشتان بێت. زۆر سپاس بۆ تۆ پێم خۆشە بزانم کە بەرهەمی کاڵێ ناوی کەسێکە یاخود بەرهەمێکی فۆلکلۆرە؟ ئالسام کەم کاڵێ بەرهەمێکی فۆلکلۆرە باشە کەم من بە شێوازێکی تر دروستم کردبوو سیاچەمانم خستە ئەوڵەکەیەوە بە میلودیەکی فۆلکلۆرە بە تەنزیمێکی نوێ بە شێری مامۆستا عەبدولقادری پاوەی خۆشەویست بە زەحمەتی برایان و عەزیزانم لە سنە کاکەسرای کاوە دروستمان کردووە و پێم وایە کاڵێ ئەگە هەر لە ناوەکانی وەک چۆن فرێ لە گۆرانیەکانی فۆلکلۆر بە ناو بەو ناوانە و بە کاڵێ و شیرین و شیرین دامەچە و ئەو بابەتانە سەر پێم وایە ئەمیشە شتێکی هەلو بابەت هەست. ڤیددیو کلیپێکی زۆر جوان و تایبەتە بۆ کردووە بە جلی کوردی و لە ناوچەیەکی تایبەتی کوردستانیشە بەڵێ لە هەورامان بەڵێ کەوایە پێم خۆشە بەر لەوەی باز لە ڤیددیو کلیپەکە و لە ناوچەکە بکەین و لە شوێنەکەش بە تایبەتی با لەگەڵ بینەرانی کورسات مەگەزینە بۆ یەکەم جار ڤیددیو کلیپەکە ببینین و دواتر گفتوگۆی زیاترەکەین. فەرموون.
کلیپێکی زۆر تایبەت و جوان و کاک فەرزاد هەمیشە بەرهەمەکانی بە جلی کوردیەوە کلیپەکات. کاک فەرزاد دووبارە سڵاوە لەبێ، هەمیشە جلی کوردی و بە تایبەتیشی ناوچەی هەورامان ڕنگدانەوەی لەنێو کلیپەکانی توە هەیە. وایە؟ سڵاو سەرچاوەکانم، سڵاوی دووبارەم هەیە بۆ هەموو بینەران و بیسرانی خۆشەویست. زۆر سپاس. عەرز بکەم بە حەقیقەت بافتی و ناوەڕۆکی گورانی بەتایبەت ناوچەی هەورامان ئەوەی کە فۆلکلۆر بێت حیفە ئەگەر جلی خۆمانی لەگەڵ نەبێت. خۆ ئەکرێ بە مەسەڵەن بە لیباسی کلاسیک یا لیباسانێکی تر فەرمی تر کار بکرێت، بەڵام کاتێک ئەو جلوبەرگە ئەبینی ئەو ڕەنگاڵمیزیە و ئەو ڕەنگە جۆراوجۆرە لە ناو کلیپەکە خۆی جوانیەک دروست دەکات. پێم وایە جلی کوردی زۆر زۆر جوانە و من لەگەڵی زۆر خۆمە دۆزمەوە. باشە، زۆر جار هەیە بەشێک لە کلیپی هونەرمەندان ناوچەی جیاواز لە وڵاتەکەی خۆیان پیشان ئێن بۆ ڕاکێشانی گەشتیاران. جام پرسیاری ئەو شوێنە ئەەکەم، ئەگەر کەسێک بێ بچێ بۆ ئەوەیە گەشت بکات، ئەو شوێنە کوێ کە کلیپەکەی تیا کراوە؟ وەڵای ئێوە سپاس بۆ پرسیارەکەتان، زۆر پرسیارێکی زیرەکانە بوو، چون حەقیقەت لە ڕێکلاما کە گەرەکمان بوو ستۆریم دانا خەڵکێکی زۆر ئەم پرسیاری جنابزانی پرسی بوو کە ئەرێ کاکە ئەمە کوێت پێیاد کردو کورسات مەگەزین و پێیان بڵێن کە کوێ؟ ئەمە لە بەشێکی ناوچەی سۆڵاوایە پێ ئەڵێن قەڵاجێ، لە نزیکی قەڵاجێ شوێنێکی فرە لە بەرچاو نییە، ئەشەی تایبەت چی بۆی بەبوون ئەوە منیش ئەو شوێنان هەڵەبژێرم، چون کاری پێشوشم لە قەڵای کەتان بوو. هەدەفێکی چم هەیە کە شوێنەکان بناسێنم بە شێوەیەک کە ناویان ئەهێنم یا هەروە وەکو جەنابەت پرسیاری لەسەری باسەکەن بۆ جەماوەر هینێکی باشە کە وەک جەنابەت فەرمووت بتوانن سەردانی بکەن. باشە، گرنگی نیشاندانی ئەم ناوچانە و دووبارە پەیوەستکردنەوەی بە بەرهەمەکانەوە تا چەند گرنگە. بۆ نمونە ئەو ناوچەیە تا چەند ئەتوانێت کە بە ڤیدیۆ کلیپەکەی تو خۆت بە بەرهەمەکەی تۆ جارێکی تر بە بڵێن لینک بکاتەوە و یەکتری تەواو بکەن. لە کلیپە لۆکیشن زۆر گرنگە و ئاکسسوارێک و تەساویرێکە لە ناو لۆکیشنەکان زۆر زۆر گرنگە کە هەمخانی و هەمڕەنگی و هارمۆنیمە لەگەڵ شعرە، لەگەڵ میوزیکە، لەگەڵ ناوەڕۆکی گۆرانیەکە. هەر بۆیە بۆ نمونە ئەگەر ئەم کارە لە شوێنێکی وەکو سەربانێکی ساختمانێک لە شارێکی گەورە بکریایە، لەوانەیە ئەوە حس و حاڵی باشی نەبوو. جا بۆیە ئەو سادەیە و ئەو سروشتە جوانە مکملە و هاودەنگە لەگەڵ میوزیکەکە، لەگەڵ گۆرانیەکە، لەگەڵ حس و حاڵەکە. من باوەرم وایە هونەری هەورامان و هونەری ڕەسەنی کوردی بە تایبەت دروستبوونی لە ئاهەوناڵێکە، لە خەم و خەفەتێکە دروستکراوە، یا لە شادیێکە، لە دەشتێکە. بۆیە ئێمە ئەشێ فرە نزیک بینە بۆ حس و حاڵە ئەو ڕعایەت بکەین کە هەمیشە ئەو جوگرافیا ئەتوانی یارمەتی باش بدات. کاک فەرزاد، دواپرسارم بۆ بەڕێزێت، بەرهەمی نوێ ئامادەیە؟ واتە تۆمارکراو هەیە؟ بڵێ، عەرزت بکەم ئەم بەرهەمە شەشەمین بەرهەم بوو لە ئالبومێکم بە ناوی هەوار و یارە، هەوارگەی یاران. ئەمە شەشەمین کلیپ بوو، 9 بەرهەمە، 3 بەرهەمی ماوە. ئەو 3 بەرهەمەکەی ترشمان دوانیان کلیپ کراوە، دانێکیشان 2 هەفتەتەشین بۆ ڕێکۆردی. ئەتر پەروەندەی ئەم ئالبومە ئەبەسرێت. هەر ئەو یەکەم کارۆکە لە بە سپۆنسری دەستگای مدیای کورساتی خۆشەویست دروستکرا لە هەڵەبجە و هەروە پەروانە و فرێ کارەکان کە هەر لە کورساتی شۆ پێشکەشم کردن. ئەمەش شەشەمین دانەست، ئیشەڵا سیان تری ئەمێنێت. ئەو سیانەکەی تریچ چایەکی جیاوازن. من سعیم کردووە فرستایل تاقیب بکەمەوە لە ئەلبومەکەوە، حتمما بە خۆشەویستی پێشکەشەکەم وەکەوێتە بەر
گوێی خۆشەویستان. سواز بۆ هونەرمەند فەرزاد مەهدینیا کە لە ڕێسکای بۆ ڕاستەوخۆ لەگەڵم بوویت بە هیوای کاری باشتر و کاری جوانتر دووبارە سواز بۆ بارەزە.